دایکان و باوکان دەکەم کە ئاگاداری منداڵەکانیان بن لە ڕووی ئەو یاری ئەلکترۆن و مۆبایل و ئایپاد و شتانیان نەخەنە بەردەستیان. قوتابیمان هەیە هەڵی دەستێنین لە قوتابخانە خەوی لێ دەکەوێت لە پۆلدا ئاگای لە مامۆستای نابێ پرسیاری لێ دەکەین دەڵێن بۆ وای دەڵێ وەڵایی هەتا 2 شەو 3 شەو یاری پۆبجی بکردووە. تەکنۆلۆژیا ئێستا زۆر بەخراوی لە کۆمەڵگای ئێمە بەکاردێت بە تایبەتی لە کۆمەڵگای کوردستان کۆمەڵگای کوردی چونکە هۆکاری زۆر کێشە و دەرونی بۆ خەڵکی خۆمان دروست کردووە بە تایبەتی لە یەکترازانی خێزان یان جودابوونەوەی کۆمەلگا لە یەکتری و نەمانی پەیوەندی لە نێوان خزمکاری بەهۆی ئەو تەکنۆلۆژیایی کە ئێستا پەیدا بووە. لایەنە خراپەکانی لایەنی ئایپاد بریتین لە یعنی زۆر شتی خراپ لە لایەنی پەروەردە زۆر خراپ تەسیل لێ دەکات لە لایەنی تەندروستی چاو نانیان پێ ناخورێ یعنی زۆر شتی خراپ هەتا یعنی لە ئەو منداڵای خراپە سبەنی تووشی زۆر شتی خراپتریش ببی یعنی لای ئالیا و بۆبجی خاصەتەن یاری بۆبجی زۆر خراپە زۆر.